شانزەهەم ئەشکەنجەدان و کوشتن ئەم جاریان بۆ ڕیشەکێشکردنی مسلمان. ئەمە ئەو قۆناغەیە کە کوفر ئارامی لێ هەڵەگیرێ بە تەواوی هەست بە لە دەستدانی دەسەڵات و دۆڕانی خۆیەکە. اینجا بە هەر چوارپە لە هەوڵەدا گورز بە هەر چواررادا هەڵە سوڕێنێ فەرمانی کوشتنی سەخت و دژوار دەرەکە. ئەمە ئەو مووقیفەیە کە ئیتر مساومەی تیاناکە. سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێفەرمە کۆمەڵگەکە ئەگەر وەکو دەپەنجە بن جاهیلیەتی کەمجار بە پابندبوونی یەکە زۆر قسە ناکە، چونکە نۆ کەسی بەدەستەوە ماوە کە ئەبن بە دوو ئیزعاجە پێی، کە ئەبن بە سێ مەترسی لێ دروستە بێت، کە ئەبێ بە چوار دژایەتیانەکە کە بوو بە 5 تەحملی نامێنێت، چکە ڕێکە بن بە 5 بەرامبەر بە 5 ئەم جارە یەک دانەی لێکەم بێتەوە بەرەی ئیمانە بێ بە 6 پەنجە ئەوانە بن بە چوار. لەبەرە بە هەموو شێوێک هەوڵدن ئەجا قالوا حرقوه وانصروا آلهتكم. بیسووتێنن وا بیسووتێنن کە کڵوکۆی دابمرێ هیچی لێ نەمێنێتەوە، چونکە حرقوه التشديد في الفعل لقواعد آلين، التشديد في الفعل تشديد في العمل. أم آياتك أفرمي حرقوه يعني وابي سوتينا كلوكوي دابم ريو ببسوتو. هروكو لسورة يوسف أفرمي وغلقت الأبواب درقاكي زور محكم داخست كقماني لو نماك بكريتو ليرش آوا فرمي قالوا حرقوه وانصروا آلهتكم. آوا خوي خوتان سرخن سريشيخن يانا فرمي وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك. أو كساني كافر بنو باوريان بيدنا هنا هوليانا دا كبتبستنو أشكنجت بن يان بتكوجن يان كناورن لبر عشرتكت لشار ودرتنينو دردكنا درو. أماش رنجيكي بردوامه تا ئەو کاتی مسلمان لە دینەکەی پەشیمانە کردو ئەگەر بۆیان لووە إن استطاعوا ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. بەردەوامەوانە هەوڵەدەن بۆ ئەوەی پەشیمانتان کەنەوە لە دینەکە حتاکو ئەو کاتەی ئەگەر بتوانن تا ئێوە واز لە دینەکەتان دێن، ئەگەر نەیانتوانی مەسارەکەتان پێگۆڕن. چەند خاڵێکی داناوە، یەکەمەڵێ واز لە دینەکە بێن، ئەگەر نەبووڵێ واز لە حکم بێن و توخنی نەکەون. ئیسلامی سیاسیمان قبول نییە، بڕۆ دین و عیبادەتی خۆت بکە لە مزگەوتەکان. ئەوە ئەوقافە مەسروفیشتانە کێشە. لە کاتێکا کە سەیرەکە وەزارەتی ئەوقاف لە کوردستانە تاقە وەزارەتێکە کە پارەدا بە حکومەت. وەزارەتەکان هەموو پارە لە بودجەی لە میزانی حکومەت وەرەگرن، بەڵام ئەوقاف وەری ناگرێ. ئەوقاف ئەوەندەی پارە و سەرۆت و سامان هەیە ئەوەی دا بە حکومەت.